زۆر ناخۆش و بەستی پلانت چێ بۆ ساڵی نوێ چۆن خۆتی بۆ ئامادەکەی وڵی بۆ ساڵی نوێ بڕیارم وایە کە سەفەر بکەم بۆ وڵاتی دەرەوە لە کوردستان نابم حەزمەکە لە کوردستانم بەڵام ئیتر حەزمەکە لە کوردستان زۆر شتەکان دووبارە ئەبێت وەکو یەکە بەڵام ئەمەی ئەم ساڵی بینم زۆر جیاوازە بە تایبەتی لێرە لە سلەیمانی ویانی وای لێ کردم بەزی پەشیوانمەوە سەفەرەکەمەکەم ئەو پلانی من کۆناکەی بڕۆی وڵی بەتمان 28 مانگ بڕۆم ینی تاقبڵی لێت وازی دێنی 28 مانگەڕۆم بۆ کوێیە وڵی بەتەمای تورکیا ماگانزایەتی بۆ ئەمریکا ئێوەتم سەفەرەکەم بە سەفەرەکەم وە باسیێکە کاڵی سەفەرەکەم کە کەلیوە سەفەرە بەکاری هەی زۆر دوور ئەدەتر بۆمە دەرەوە خۆی حەز نەکردناکە بڵم بەڵامی تر خێری پێوە بێ پلانت چییە ئەتەوێت چی بکەیت لە 2026 ساڵی چۆن بێ بۆ تۆ وڵی بە هێوام وای نەک بۆ من بۆ هەموو کەسێک ساڵێکی باش و پڕخێر و بەرەکەت بێ ئینشەڵڵا هیوام وایە کە لە ساڵی داهات و لە ساڵی 2026 بتوانم ئەو خەون و ئاواتانەی کە هەمە کە ماوە بەدیبێنم لەو ساڵە بتوانم بەدیبێنم خەونەکانم و بۆ هەموو کەسێکی ترێژەوە ئاواتاخوازم شتی قورسیتیایە وڵی قورسیتیە زۆر مخۆم ئەم ساڵ ینی 2025 زۆر بە قورسیا تێپەڕیم زۆر یعنی ستێپی ناخۆشم بەڕێ کرد بەڵام هیوادارم بۆ ساڵی نوێ نەک بۆ من بۆ هەموو کەسێک ئاسانتر بێ ئەو ستێپانە ئینشەڵڵا 2025 چۆن بوو بۆ تۆ ساڵێکی زۆر ناخۆش و بەستی چکە باپیرم تێ ئەمری خوای کرد و هەروەها تووشی زۆر کێشەی ناخۆشمەوە لە ڕێوی کە من بووم بە ئەکسەر لەم ساڵەیە ئۆکێ مشتێکی خۆش بوو بۆ خۆش نیە تۆ ئۆکێ خۆش بوو بەڵام چی ناخۆش و لەعنی لایینی ئەوەیە تووشی زۆر شتی ناخۆشە بیتەوە کۆمەڵگا و خێزانی و ئەو شتانە ئەبێ بەڕێ بکەی ئەو شتانە بۆ من زۆر کاتێ دەرکەوتی هیچ باجێکی هەبوو دەرکەوتن بۆ تۆ ئەکید باجی زۆر ناخۆشیە بوو زۆر گەورەی هەبوو بە تایبەتی خێزان ئەی لە ڕووی خێزانەوە زۆر ناخۆشە دووچاری قسەی زۆر نەوعەکە بیتەوە وەکو لایەنی عەشایری و لایەنی ئەم شتانە دووچاری زۆر شتی ناخۆشە بیتەوە بۆی کە تۆ دەرکەوتویتەوەی تر تەعلیقیان شتەکە ئەوەیە و لە ڕوویەکی تریشەوە بۆ کۆمەڵگا زۆر ناخۆشە بێ ڕابی لەگە کۆمەڵگایە کە چۆن قسە ئەکەن و چۆن بەرگە ئەگری بەرامبەریان ئەمە زۆر ناخۆش بووە من بەنیازی پەرە بە نواندن بیت ئەکید هەر بەردەوامە بم لەسەری چکە ئەوە تاکە ئاواتی مناڵی من بووە ناتوانم وازیشی لەبێنم